لە ژێرفشاری سەرۆکی پارتی دووادزار نێچیروان بارزانی پیاڵە ژەهرەکە دەخواتەوە. دوایین پەیامی لایەنەکان بۆ نێچیروان بارزانی لەسەر دواخستنی هەڵبژاردن ئاشکرا دەبێت. کەمتر لە 2 هەفتە بۆ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن ماوە تاوەکو ئێستا دواخستنی هەڵبژاردن یان ئەنجامدانی هەڵبژاردن بە تەواوی یەکلا نەبووتەوە. لە دوایین سەردانیشی بۆ بەغدا لایەنەکان بە نێچیروان بارزانیان ڕاگەیاند کە ئەو بابەتە پرسێکی ناوەخۆی هەرێمی کوردستانە و دەبێت لایەنەکانی کوردستان لەسەری ڕازی بن. لە دوای گەڕانەوەی بۆ هەولێر نێچیروان بارزانی دەستی بە هەوڵ کردووە بۆ قەنەعەت پێهێنانی لایەنەکان بۆ یەکلایکردنەوەی دواخستنی هەڵبژاردن، بەڵام بە گوێرەی زانیاری ستاندەر سەرجەم لایەنەکان داواکاری دواخستنی هەڵبژاردنیان ڕەت کردوتەوە و ڕایان گەیاندووە ئەگەر هەڵبژاردن دوا بخرێت هەڵوێستیان دەبێت. هەر بە گوێرەی زانیاری ستاندەر نێچیروان بارزانی لە ژێرفشاری مەسعود بارزانی سەرۆکی پارتی ئەگەری زۆرە مەرسوومێک بۆ دواخستنی هەڵبژاردن دەربکات. مەرسوومەکە بە جۆرێکە هەڵبژاردن بۆ مانگی 11 دوا بخرێت، بەڵام بەهۆی ئەوەی کۆمسیۆن تەمەنی بەسەر دەچێت دوجار هەڵبژاردن دەکەوێتە ساڵی ئایندا لەگەڵ هەڵبژاردنی عێراق بەڕێوە دەچێت. بە بڕوای چاودێرانیش ئەم بڕیارەی نێچیروان بارزانی وەک خواردنەوەی پیاڵە ژەهرەکە وایە، چونکە تاوەکو ئێستا نێچیروان بارزانی وای خۆی نیشانداوە کە سەرۆکایەتی هەرێم گوزارش ناکات لە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان و دامەزراوەیەکی نیشتیمانی کۆکەرەوەیە. بەڵام بەو بڕیارە وا دەکات کەوا زۆرینەی لایەنەکان چیترە و جیاوازیە لە نێوان نێچیروان بارزانی و سەرۆکی پارتی و سەرۆکی حکوومەت نەکەن. بەمەش گورزێکی گەورە بەر نێچیروان بارزانی دەکەوێت بەهۆی لە داهاتوودا ئەگەر جارێکی دیکە بیەوێت ببێتەوە سەرۆکی هەرێمی کوردستان لایەنەکان پشتگیری ناکەن.